ئازیزان ڕژێنی دەرەقی یاخود غودا ئەوەی کە لە ناو خەڵکا باوەیەکێکە لەو کێشانەی کە زۆر خەڵک پێ ئەناڵێنێ. جا ئەمڕۆ باز لە تەمەڵی ڕژێنی دەرەقی یاخود زۆر چالاکی ڕژێنی دەرەقیەکەی مزای هۆکارەکانیان چییە، وەروان نیشانەکانیان چییە و پەیوەندی ئەو کەسانی کە غودایان هەیە یاخود ڕژێنی دەرەقیان کێشەی هەیە بە ڕەمەزان و ڕۆژەوە بزانین چییە، لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەرەج کە بەڕێزیان ڕاوێژکاری نەشتەرگەری گشتین. سڵاو لێبێ دکتۆر، بەیانیت باش بێ. بەیانی ئێوەش باش. سڵاو لە بینەران. زۆر سوپاس. دکتۆر سەرەتا بالەوە دەست پێ بکەین زین ڕژەنی دەرەقی یاخود غودە چییە خۆی؟ بەڵێ غودەی دەرەقی یەکێکە لە ئەندامە گرنگەکانی لەش کە لە بەشی خوارەوەی ملا هەیە لە پێشەوە، بەڵێ وەکو پەپولە وایە دوو باڵی هەیە. ئەم غودەیە زۆر گرنگە و خوێنێکی زۆر زۆری بۆ ئەڕوا. بەڵێ ئەگەر بە غرام حسابێکی لە دڵ و ئەندامەکانی لەش زیاتر خوێنی بۆ ڕوا، چونکە چالاکێکی زۆری هەیە. دوو ئیشی سەرەکیە کە ئەم غودەیە لە ڕێی هۆرمۆنەکانیەوە. دوو جۆر هۆرمۆن دروستەکایەکیان پێڵێن T3 و T4 و کالسیتۆنینیش دروستەکە هۆرمۆنێکی کە عیلاقی بە پەیوەندی بە کالیسیۆمەوە هەیە. ئەوەی کە گرنگە هۆرمۆنی غودەی دەرەقی کە پێڵێن تایرۆکسین. ئەم غودەیە دوو ئیشی زۆر گرنگەکە لە مرۆڤە. یەکێکیان بریتە لە ئەوەی چەند ئۆکسیژین بەکارێنین لە لەشە و هەروەها میتابۆلیزمی لەش، ینی خانەکانی لەش وزە چەند بەکارێنن بە چ ڕێژەیەک. ئەبێ بزانین ئێمە مرۆڤ ئەو وزە بەکارێنانی لەشی دوو بەشە، بەشی هەرە زۆری ئەگەر لە ئیسراحەتابی لە پشوابی چەند بەکارێن، یەن ئەگەر مرۆڤ نووسست بێ هەموو ئەندامەکانی لەشی ئیژەکە، جیازی سوڕانەوەی خوێن، گورچیلەکانی دڵی، ڕێخۆڵەکانی هەمووی ئیژەکەن. ئەمانە چێ ڕێژەی نیسبەتی ئیشکردنی ئەمانە دیارێکا غودەی دەرەقی کە دوو لە سەرسەی وزەی هەموو لەشە. ینی مرۆڤێک چەند وزەی پێویستە 2000 کەلۆری پێویست بێ لەشە، نزیکەی 1400 بۆ 1600 غودەی دەرەقی ئەڵێ بەو شێوازە بەکاری بێنە. کەواتە ئەگەر غودە چالاک بوو زۆرتر وزە سەرفەکەیت لەش داوەزێ. ئەگەر غودە تەمەڵ بوو وزەکە سرف ناکەی، ئەمێنێتەوە بێ بە چۆری و خەز نەبێ و قەڵەوە بی و تەمەڵ و لاوئینە بیت، ینی لای خۆماڵە تەمەڵ و تەوەزە لە بیت قەڵەوە بیت. ئەمە کاری ڕئیسی بنڕەتیە و هەروەها کە مناڵ لەسکی دایکایەتی دروستبوونەوەی کۆئەندامی پەیکەری لەش و مێشکی پەیوەندی بە غودەی دەرەقیەوە هەیە. لەبەرەوە گەر دوور بە مناڵێک لەسکی دایکی نێتوانێت هۆرمۆنی تایرۆکسینی بە تەواوەتی پێ بەخشێ لە ڕێی خۆیەوە یا لە ڕووی دەرمانەوە، مناڵەکەی لەوانەیە کە مندام دەرچێت. لەبەرەوە زۆر گرنگە چاودێری خۆی بکژنەکەەوە ئەگەر بە تایبەتی غودەی هەبوو یا حەبی غودە بخوا. ئەم چالاکی غودەیە کارەکاتە سەر هەموو ئەندامەکانی لەش لە مێشکەوە، بۆ جیهازی هەرس، بۆ جیهازی هەناسەیان، بۆ میز و میزەڕۆ، بۆ ئەندامی زاوزێ. تەنانەت یەکێ لە هۆکارە گرنگەکانی نەزۆکی ژنان تێکچوونی غودەی دەرەقیە، زۆریشکە یا کەمیشکات. مهمە ئەوە. هەروەها بۆ کۆندامی هەرس کارەکات، ئەگەر زۆریشکە زۆرە خۆی دەمی ئاو زۆرە خواتەوە و هەرواسکی زوو دەرەچێت پێش بسکایەت، وەگەر کەم ئیشکات لە کۆندامی هەرسا ئەبێ بە تەمەڵی ڕێخۆڵەکان و قەبزەیەکی زۆر. لەسەر دڵ زۆر ئیشکا دڵی پەلەپەلەکە، ئەگەر کەم ئیشکا دڵی خاوە بێتەوە. لەسەر جوڵە ئەگەر هات و غودە زۆر ئیشکا زەلامەکە زۆر حەروکە بێ بەردەوام، یعنی بێتاقەت و تووڕێ و جوڵەیە و عەسەبیە بێ لەسەر کۆندامی لەسەر مێشک و دەماغی، یعنی هەموو ئەندامەکانی لەش لە چاوە بیگرە بۆ پێست، بۆ ئێسقان، بۆ گۆشت، بۆ ڕێخۆڵە، هەمووی فەرمانەکانیان تێگەچێگەرات و غودە کارەکەی زۆر بوو یا کەم بوو. بەڕاستی ئەندامێکی زۆر زۆر گرنگە و تۆش زۆر بە جوانیشی و کردەوە، دەستەکانە خۆش بێ. ئێستا باز لە تەمەڵی غودە بکەین، بزانی ئەگەر ئەم ئەندامە گرنگە تەمەڵ بێ لە کارکەوێ چی ڕۆیا لە لەشدا و هۆکار چییە کە غودە تەمەڵە بێت؟ هۆکاری ڕئیسی غودە تەمەڵی لە جیهانە وەریگریت کەمی یۆدە. مادەی یۆد کە لە مەنتیقە شاخاوەکانە کەمە، لە خواردنی بەحریا زۆرە، لەبەرێمە دایمەتە ژیانەکەین لە خواردنەکانە چی بخۆن بۆ غودە باشە. ئەوە یەکێکە لەوە کارەگەر توانی بڵێ یەک لە سەرسەی هەموو کوڕی ئەرزی بۆ یەک لەسەر چواری یۆدی کەمە، سەبەبێکی زۆر گرنگ. هۆکارێکی تریش هەوکردنی غودەی دەرەقیە کە نەخۆشیەکە پێڵێن هاشیمۆ. ئەمە لە وڵاتی پێشکەوتوەکانە ڕقەمیەکە. لە سەعات 4 بەرەو ژووری وڵاتە پێشکەوتوەکان ئەوانەی ئەوروپا و ئوسترالیا و کەنەدا و ئەمریکا و ئەمانە لە سەعات 4 بەرەو ژووری خەڵکەکەی هەوکردنی غودەی دەرەقی هەیە لە ژۆری هاشیمۆی پێڵێن کە غودەکە بەرەبەرە ئیشەکانی لە دەست ئەیە و بێ بەوەی کەم کاریە بێ بە کەم کارە بێ لە چالاکی نامێنێ بێ بە کەم کار. ئەمە هۆکارێکی زۆر گرنگە لە وڵاتە پێشکەوتوەکان. چیە لای ئێمە نییە ئەو جۆرەیان؟ لای ئێمەش زۆر زۆرە، من ڕۆژانەی بینم
نەخۆشی هاشیمۆ جاران لە گەورە هەبوو لە 40 بۆ 50 ئێستا لە هەموو عمرێکایی بنم مناڵم هەیە 5 ساڵە نەخۆشی هاشیمۆی هەیە لای ئێمەش دەستی پێ کردووە شێوازی خواردنمان گۆڕاوە بەرەو خواردنی غەربیانە بەڵێ لەبەر ئەوە هەمووی دیلیڤەری و چی لە ماڵەوە نان ناخوا خواردن گرنگە بۆ غودا ئینە سەری کەواتە لای ئێمەش ئێستا یۆد مهمە و هەروە خواردن زۆر مهمە و نەخۆشی هاشیمۆش مهمە کە سەرچاوەکەی پەیوەندی بە کۆندامی هەرسو خواردنەوە هەیە. باشە دکتۆر ئەگەر باز لە خۆپارێزەکان بکەین بۆ جۆری تەمەڵەکەیان جارێ دوای تریینە سەر چالاکەکە بزین چی بکەین ڕۆژانە بۆ ئەوی کە ئێمە بە دوور بینەوەی کە ڕوودەکانمان تووشی تەمەڵی ببنزانە ئێمە لە لەشی مرۆڤ ئەندامێکمانەیە پێڵێن ئەندامی شاراوە یعنی هەموو کەسێکە زانێ ئەوە سەری ئەوە ملی ئەوە گورچیلەی ئەوە دڵی بەس ئەندامێکەیە دیار نییە کە پێ ئەڵێن بەکتریای قۆڵۆن بەکتریای قۆڵۆن ژمارەکەیان دە ئەوەنەی لە تریلیۆنە لە هەموو خانەکانی لەش زیاترە ئەمە دەوری چیم بەکتریایە ئەم بەکتریایە ئەو مادە سەرەکییانە ئەو خوێیانە ئەو کەلوپە لە گرنگانەی کە بۆ غودە چالاکە ئەو بەرهەمێنن ئامادەیەکەنی گوێزنەوە بووی وهروەها دەوریان هەیە بۆ چالاکردنی هۆرمۆنی غودەی دەرەقی لە کەم چالاکەوە بۆ زۆر چالاک لەگەڵ دیواری ڕێخۆڵە وهروەها دیواری ڕێخۆڵە پارێزن لە موادی سام ژاراوی لە بەکتریای خراپ لە ڤایرۆسی خراپ لە جسمی نامۆ لە لەشی لامۆ شتێکی نامۆ بژێتە ژوورەوە بۆ ئەوەی بۆ پارێزێ لەمە ئەبێ خواردنی باش بێ بۆ گەلەی کە لە ناو سکتایە بۆی بتوانێت کارەکانی بەڕێکی بکە دیواری ڕێخۆڵەش وەکو کۆنتترۆلی لایە چۆنەکی بۆ موەسسەیەک چەند کۆنتترۆڵێکی تایە ئەو کۆنتترۆڵە ئەبێ لە کاتی خۆیان بکرێتەوە دوو جار لە ڕۆژێکە ئەو پەڕی سێ جار لەبەرەوە خواردنە بەردەوام کە تۆ خواردنە خۆی ئەو خواردانە کە هەر سەکرێ ڕێخۆڵە ئەبێت دەواازەی تایە بیکاتەوە بچێتە ژوورەوە کە بەردەوام کردیەوە باش و خراپەچێتە ژوورەوە بەکتریای قۆڵۆن خراپەکان لابا تا حدێک و هەروەها ئیشارە دەیە بە لەشی بەرگری لەش کە لە توێکڵی ڕێخۆڵا هەیە لە دیواری ڕێخۆڵای ئەڵێ ئەمە باش نییە دژەتەنی بۆ دروستکە بەس ئەمە بەردەوام کە قەسف کرا کە هێرش کرایە سەر ئەم دیوارە 24 سعات کرا بۆ دایمە کرا بۆ دایمە دەمی جوڵان خەڵکن ئەو مرۆڤە و کەسە خواردن ئەچێتە ژوورەوە کە خواردن چوو لەگەڵیشە جسمی نامۆ ڤایرۆس بەکتریای ینی کە زەرمەندە کە چوونە ژوورەوە بەرگری لەش تێگەیان کە بەرگری لەشی شتێک چوو یەکەم ئەو موادانی کە سوودبەخشە بۆ غودە نەچوو ئەو شتانی کە بۆ مرۆڤ باش نییە چوە ئەو دیەوە مەشقکەرەکە فریا ناکەوێت کە بەکتریای قۆڵۆنەکە وتمان ئەندامە شارە فریا ناکەوێت بڵێ ئەمە باشەوە باش نییە بە لێشاو لە بەرەو وڵاتانە بینی سنووریاندانەوە کۆنتترۆلی تیانەوە بۆ هەموو کەسێ خۆی پیانەکە باش و خراپ خۆی پیانەکە بەرگری لەش ئێوە خۆی بپارێزە لەم دژت لەم تەنانی کە نامۆن بە لەشی دژی بۆ دروستەکە هەنێ جار دژەکە کە دروستێکە لەگەڵ خانەکانی لەش لەگەڵ پرزگەکانی لەشا لێگە چەند پەلاماری ئەوێژێن لەبەرەوە کە ڕێخۆڵە تێک چوو کۆڵۆنە بەکتریا باشەکە تێک چوو سەیتەرەکە تێک چوو لە قۆڵۆنە دژەتەن دروست دەبێت دژی غودە کەواتە هەردوو جۆرەکەی غودە کە پێی ئەڵێن غودەی چالاک هەرە زۆرەکەیان پێڵێن گرێڤس دیزیز کە لە 1995 بوونەوەی غودەی چالاکە کە خەڵک پێڵێ پڕکار باشە بەس پێڵێ سام کە سام نییە کە خۆی زۆر ئیشەکە هۆکارەکەی تێکچووری بەرگری لەشە چی وای لێکە ئەم بەرگریە تێکچێت ئەو ئۆرگانە شاراوەیە لەگەڵ دیواری ڕێخۆڵە بۆ ئەوەی ڕێکی خەی دووژەم نان بخۆ کۆنتترۆلەکە لە دەزمەیە لەبەر ئەوە ڕۆژوو زۆر گرنگە بۆ هەموو هەوکردنەکانی لەش بە تایبەتی هەوکردنی غودەی دەرەقی چونکە تۆ کۆنتترۆل لە دەستنایە زانی چێتە ژوورەوە کێچێتە ژوورەوە چی باشە چی باش نییە لەگەڵ بەکتریای کۆڵۆنا ڕێکی ئەخەیت نایڵی توش بیت بەڵێ باشە ئێستا باس لەوە بکەین کە با بڵێن زیاد ئیشکردنی غودە با بڵێن غودەی سام کە لە ناو خەڵکا باوە با بزانین بۆچی ئەو ناوەی پێوترێ و هەروەها ئەو ناوە ڕاستە و هۆکارەکان بۆ ئەمە چین و نیشانەکان لەسەر کەسەکە چییە کە دەرەکەوێت ئەگەر ئەو غودەی هەبێت و کاری غودەی دەرەقی سام زۆرە بستیانی زۆری ڕئیسی هیچیشان هەموو گەڵندەکە گەورە بێ کە پێڵێن گرێڤس دیزیز ئەوە زۆربەی زۆرێتی جاری وایە گرێ دروست دەبێت لە غودەکە گرێکە زۆریشەکە گرێ دروست بووە لە غودەکە بە هۆکاری کەمی خواردن ئەو خواردانی کە سوود بەخشن باسییانەکەین بۆ غودەنەوە خواردووە ئەوانەی کە سوود بەخشین زەرمەندە خواردوتە هۆکاری تریشەیە گرێ دروست دەبێت جاری وایە گرەیەکە جاری وایە کۆمەڵێکە
هەنێ جار گریە تەنیاکە یا یەکێ لەو گریانی کە کۆمەڵن ئەبن بە زۆری شەکەن زۆری شەکەن بۆی تعویز بنێ غودە هۆرمۆنی غودە بۆ دروستکەن چکە کەمە زۆری ژەکە کە زۆری ژەکە لە دەست دەرەچێت پێڵەن غودەی سام وسەی سام ڕاستیە سام نییە بەڵام چالاکە پڕ چالاکە زۆر کارەکە ئەم زۆر کاریکەرە کارەکاتە سەر هەموو ئەندامەکانی لەش لە مێشکەوە بۆ پێست و ئێسقان ینی مرۆڤەکە تووڕێە هەڵەشەیە عسەبیە عرەقە کاتەوە گەرمایەتی لە چلیستانە گەرمایەتی بە تیشێرتێکەوە سوڕێتەوە قسەی لەگەڵا بکە هەڵەچێت دڵی پەلەپەلەکات زەختی بەرزە بێتەوە زۆرە خواتەوە ڕقۆڵەکانی زۆری ژەکە هەتا بێ داوەزەیە لەشی داوەزێ سوڕی ماغانەکەی بەوەرەوەستانە چێت خانمان لەبەرەوە کە سوڕی ماغانەکەی وەستا ئەو هێشتا ئەمری 25 ساڵە ناڵی نابێت و کارەکاتە سەر ئێسقانەکانی عەزێ دەیات پێستی تێگەیات کۆمەڵێک ینی نیشانەی هەیە کەوا دەرەکەوێت دکتۆرەکە بۆی ئەچێ و فەحسی تایبەتیەکە بۆ غودە کەوا دەرەکەوێت ڕژێنەرەکانی زیایی کردووە غودەکە سام بووە و سەیری ژێگایە هەمووی گەورە بووە کە گرێڤزە یاخۆ گرەیەکی تایە یا کۆمەڵێک گرێوێکی چیان بووە بە زۆر چالاک پەیوەندی هەیە لە بینی بەرگری لەش تێکچوونی بەرگری لەش غودەی چالاک و غودەی تەماڵ و هەندێک جار هەردووچیان لێگەیان پێڵێن هەردوو نەخۆشەکە هەیە پێڵەن هاشی تۆکسیکۆزز هەم زۆری شەکە هەم هاشی مۆشی هەیە کابرا یابانی کە باسی تەماڵەکەی کردو بێت هەردووشی پەیوەندی بە بەرگریەوە هەیە سەرچاوی بەرگریەکەی لەش خەڵک وازانێ لووەکانە یا کوێیە جیا کۆندامی هەرسە بەکتێریا سوود بەخشەکە دیوارەکە مەشق پێکەر ئەوە چیە توانی ئەمە ڕێخەی مەخۆ کەم خۆ لەبەرەوە ڕۆژوو زۆر گرنگە بۆ هێوەرکردنەوەی هەوکردنی غودە بالمناسبە بایدەوەی یعنی بۆ هەموو هەوکردنەکان ڕێخۆڵە گرنگە هیپۆقرات 2500 ساڵ ئەڵێ سەرچاوی هەموو نەخۆشیەک جیازی هەزمیە کۆ ئەندامی هەرسە سەرچاوی هەموو نەخۆشیەکان بۆ ئەوەی ڕێکی خەیت دووژەم بخۆ خۆ پارێزی بکەم باشە ئێستا باز لەو کەسانم بکەین کە باڵی هەر جۆرەکیان هەبێ ئەو کەسانێک کە خودەی تەمەڵیان هەبێ خودە و کەسانێک کە چالاکیشیان هەبێ پەیوەندیان بە ڕەمەزانەوە بزانین چی بکەن توانن بە ڕۆژ و بن دەرمانەکانیان چۆن بخۆن بەڵێ ئێمە بەنسبەت وتمان ڕۆژوو زۆر سوود بەخشە بۆ لەش بە تایبەتی بۆ غودەی دەرەقی و بۆ هەموو هەوکردنێک وتمان لەبەر ئەوەی جیهازی بەرگریەکە ناو ڕوژێنین لە کاتی خۆیان لە کۆنتترۆل لە دەستی ناین کەواتە ڕۆژوو سوود بەخشە بۆ ئەوە و هەروەها ئەبێ بزانین هەندێک خواردن هەیە زۆر گرنگە بۆ غودە و ڕۆژوو کە ئەگیرێ سێ شێوازی هەیە ڕۆژووی پچڕ هەیە ڕۆژووی 2 ڕۆژ لە هەفتە هەیە ڕۆژوو هەیە درێژخایەن کەوەی لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە ڕۆژوە پچڕەکە ئەبێت لە هەر سەعاتە خواردن بخۆیت دوو وەجبە لە هەر سەعاتە یا بەیانی نیوەڕۆ یانی وەڕۆ ئێوارە یاخۆت ئێوارە و پارشێ و بەڵام بەڕێکی ینی لە ئێوارەوە بۆ پارشێ و بەردەم بخۆی بەردەوام بخۆی تۆ کۆندامی هەرسە هەر تێگایەوە کاتە ئەگەر بە ڕۆژوش بی ئەو کاتە سوودی لێ نابینی ئەبێ بەڕێکی ئێوارە خۆیت پارشێ و خەوێکی باش لە بینە لەبەرەوەی من لە کوردەواری خۆمانە پێڵێن نوێژی خەوتنان هەرە پێڵێ عەشا ئەوان نانی تیاخۆن بەس ئێمە پێڵێن خەوتنان خەوی زوو زۆر گرنگە بۆ غودەی دەرەقی چونکە بیرمان نەچێ بێجگە لە خواردن سترێس غودەی دەرەقی تێگەیە باری دەرونی کەم خەوی تێکیە غودەی دەرەقی تێگەیات ئەمانە کە جێنانی ئێواری خوارد و واجبە دینەکانی تەواو کرد و چوو خەوێکی باشی بۆ کرد بەردەوام دەمی ناجۆڵێ کە بەردەوام تۆ لە 6:30 و ئەخۆی تا 3:30 و 4 مانەوە تۆ کۆندامی هەرسو و ئەندامە شاراوەکە سەر لێ شێوانەوە جارێکی کە مانەوە هیلاکە کردن مانەوە بەرگری لەش هەڵوەشانەوە کەواتە سوودەکە لەوایە دوو جار بخۆیت ئێوارە و پارشێ و بەڕێکی بیخۆیت ئەو خواردانە بخۆیت کە سوود بەخشن بۆ غودە چی باشە بۆ غودە و بۆ بەکتریای قۆڵۆن بۆ بەکتریای قۆڵۆن پێویستی بە سەوزەیە پێویستی بە دانەوێڵەیە پێویستی بە میوەیە بۆ غودە پێویستی بەوەیە هەنێ خواردن هەیە غودە تێگەیە کاهوو کەلەرم قەرنەبیت تور شێلم چەوەنەر تەڕەتیزە ئەمانە غودەکاری غودە تێگەیان تەمەڵ یەکەن
بەڵام ئەگەر بە کەمی بیخۆیت نا بە زۆری بیخۆی و بە کاڵی شێلم بیکوڵانە بیخۆ چۆنەر بیکوڵەنە بروکلی زەردیکە قەڕنەبیت سووریەکەیتەوە ئەگەر گەرمی بەرکەوت ئەمانە زەرەرەکەی نامێنێ بۆ خودی دەرەقی یاخود ئەبێ بە کەمێتێکی کەم بیخۆیت ئەو خواردانەی سوودبەخشن بۆ خوددا بریتێن لەو خواردانەی کە سوودبەخشن بۆ قۆڵۆنی بەکتریای قۆڵۆن زائیدن بریتە لە بەروبوومی دەریایی ماسیە ڕۆبیانە چییە خۆیت ئەمانە مهمە گوێز بەسوودە بایان بەسوودە گوێزی هەند بەسوودە زەیتی گوێزی هەند بەسوودە هێلکە و مریشکی کوردەواری خۆمان کە لە کێڵگا بەخێوە کرێت ئەوانە بەسوودن ئەوەی کە زەرە لە غودەیە سەرمایە هیلاکیە ماندوێتیە تووڕەییە تێگەی چۆن ئەمانە هەوکردنە لە هەر شوێنێک هەوکردن دروست بوو بەڕی خۆڵەوە دووەم شوێن کە سەری لێ شێوێ هەوکردنەکەی دەدیا دەرەکەوێ غودەی دەرەقیە هەردوو جۆرەکەی دروستەکە کەمکار و چالاک باشە دکتۆر ئەو کەسانی کە دەرمانیان هەیە وە بزانام ڕێژەیەکی زۆر ئەگەر کێشیان هەبێ ڕێژەیەکی زۆر دەرمانە خۆن چۆن دەرمانەکانیان ڕێک بخەن لەگەڵ مانگی ڕەمەزان باش ئێمە دەرمانی غودە دوو جۆرمانەیە بۆ غودەی چالاک بۆ کەمکار ئەوەی کەمکارە یەک دەنکە یەک جارە خوێ ئەبێ بەستی برسێتی بخورێ باشترین کات ئەگەر لە دەرەوەی ڕەمەزان بێت لە دەرەوەی ڕۆژوو بێت هیوایە دوو هەفتە ڕۆژ لە هەفتە بە ڕۆژۆ بێ هەر زۆر باشە بۆ ڕیخۆڵەوە بۆ غودەی کە دووشەمە و پێنجشەمەکانە هەندێک کەس بە ڕۆژوە بێ و سنەتە ئێمە ئەتوانێت حەبەکە پێش خەوتن بخوا کە چۆ جێگاوە بیخوا بۆ پارشێ و سەیرمان کردووە ئیلتیزامی پێوە ناکەن ینی 5 دقیقەمێنێ بۆ بان هەڵەسێ بە پەلەپەل حەبەکە خۆ نانەخوا نابێت حەبی غودەی تەمەڵ ئەبێ لەسەر مەعیدەی بەتاڵ بخورێ بەلایانی کەم و نیو سەعات هیچ نەچێتە ناوی ئەجینان نیوەی ناچێتە لەشەوە کەواتە بۆ ئەوی تەمەڵە کە چۆ جێگاوە بیخوا بۆ ئەوەی کەوا چالاکە پڕکارە کە پێی ئەڵێنسام ئەمانە ئەگەر لە ژێر کۆنتترۆڵا بوو یا دەرەجەکەی کەم بوو یا مامنەوەند بوو ئەتوانێت دوو جار حەبەکەی بخوا ئێوارە و پاشوو بەڵام ئەگەر هاتو زۆر چالاک بوو زۆر عەزێتیا بوو ئەبێ 3 جار بیخوا ئەوانە ئەخەنە خاڵی ئەوەی کەوا منکانە منکم مەریضن بە نەیگرێ کە 3 جار نەروانەکانە خوا جاری وایە ئەمە ڕۆژی 12 حەبیینە تا 15 ناتوانێت لەو دووەجبەیە 15 بخوات ئەو ماوەیە ئەڵین بە ڕۆژومە بە دوایی بیگرێرەوە بە کۆنتترۆل بۆ بیگرێرەوە بەس بۆ حاڵەتانە ئەجینا کە کەوتە کۆنتترۆڵ ئەتوانێت ڕۆژی 2 جار بیخوا ئێوارە و پارشەوە باشە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بە ئەو ڕێنمایە گرنگانی کە ئەمڕۆ پێت بەخشین سپاس لەگەڵمان نابووی